إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. سورة يونس هۆکاری ناوندرانی بەو ناوەوە. سوورەتی یونس بەو ناوە ناوندراوە بەهۆی ئەوەی کەوا باسی یونس پێغەمبەر دەکات سەلامی خوای گەورەی لێبێت کە چۆن قەومەکەی جێهێشت و پاشان خرایە ناو دەریاوە و قودرانی لەلایەن ماسیەکەوە و ڕزگاربوونی بەویستی خوای گەورە. پێناسەیەکی سوورەتەکە: یەکەم، سوورەتی یونس سوورەتێکی مەککیە. دووهەم، ژمارەی ئاەتەکانی 109 ئاەتە. سێەم، سوورەتی یونس زنجیرەی دەیەمە لە ڕیزبەندی لە ناو سوورەتەکانی قورئانی پیرۆزدا. تەوەرەکانی ئەم سوورەتە: یەکەم، ڕوونکردنەوەی بە تەنهادانانی خوای گەورە لە پەرستراوێتی و پەروەردگارێتی و ناو و سیفاتە جوانەکانیدا. دووهەم، ڕوونکردنەوەی حەقیقەتی ئەو وەحیەی کەوا دابەزیوە بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کە بریتیە لە قورئانی پیرۆز و لەلایەن خوای گەورەوە دابەزێنراوە بە سەریدا. سێەم، ڕوونکردنەوەی بیر و باوەڕبوون بە زیندووبوونەوە و پاداشت و سزا و باسکردنی گەڕانەوەی هەموو خەڵکی بۆ لای خوای گەورە. چوارەم، خوای گەورە لەو سوورەتەدا بێدەسەڵاتی ئەو کەسانە دەردەخات کەوا قورئان بە زمانی خۆیان دابەزیوە و باوەڕی پێناهێنن، بۆیە خوای گەورە داوایان لێ دەکات کەوا وێنەی ئەو قورئانە بهێنن کە بە زمانی خۆیانە، بگرە با بتوانن تەنها ئاەتێک بهێنن بە وێنەی ئاەتەکانی قورئان.